خانمێکا ku serokê berê bi destdirêjiya seksî tawanbar kirî dibêje wê gazî polîsan nekir li wî demî çunku ew ji nifşê bêdenga ye. Li xwendingeheka kiçan li bajarê Baneyê Îranê êrişeka jehrî kirina kiçan tê kirin. û ji bo pêşbirkiya hespan hespswarên çend bajarên Herêma Kurdistanê digehne hev. دەم باش بخێر هاتن بەرنامەیە کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. Nivîskara berê a kovareka New Yorkê ku serokê berê Donald Trump bi destdirêjiya seksî di firojgehekê de xetebar kiriye dibêje wê li wî demî gazî polîsan nekir çunku ew êke ji nifşê kiçên bêdeng. Ev gotina î John Carroll duhî duşembê li demê lêpirsîna digel parêzerê Trump Jotakopîna bû wî got jî ku ew yan wê got ew jî ji wî nifşiya ku hatibû fêrkirin gileyiya destdirêjiyên seksî neke. Serokê berê li dadgehê amade nebû û haşa li wê iddiayê dike ku cara yekem li sala 2019 hat eşkerekirin. Wergirtina şehadeyê berdewam bû piştî dadwerê daxwaza parêzerê Trump ji bo redkirina dadgehê pesend nekirî. Spêdeya îro dûkel û toz û duman bi ser asmanê Xartûma paytextê Sûdanê re bilind bû hevdemê berdewamiya şerên nêvbera hêzên hikûmetê û komeleya çekdara şerî ji bo girtina paytextê dike. Kar bi destekî paya bilindê netewênî girtî got duhî duşemwê komandarên şerî razî bûn nûnerên xwe بهێنێرن عربستانە سعودی ji bo danûstandinan şer li paytextî her berdewam bû tevî dirêjkirina agirbesta sist bo demê sê rojên dî. Volker Peters gota Associated Press eger nûnerên danûstandinan kom bin ew dê bibe destpêke ku kar were kirin li ser damezrandina agirbesteka cihgir û bawerpêkirî lê wî pênasîn kir ku alozî di rêka destpêkirina danûstandina de hene. یەکەم باری ئالیکارین نێفنەتەوەی دیگەل کەرەستên تەندروستی گەشت بەندەرê Sûdanê ev e hîviyek biçûk e ji xelkê Sûdanê re ku di nav şeran de asê mane û jiyana bi hezaran jî di metirsiyê de ye ji wan jî zarokên rastî kêmxwarinê dibin. بەهۆی کەمی کەرەستە و پێداویستی پزیشکیەوە پزیشکان لە سوودان لە هەوڵ و تەقەلادان بۆ چارەسەرکردنی پتر لە 4700 کەس ئەوانەی بە گوتەی وەزارەتی تەندروستی سوودان لە شەڕی نێوان سوپای سوودانی و هێزە نیمچە لەشکریەکانی پشتیوانی خێرا بریندار بوون. هیوادارم ئەمە یەکەم ژەم بێت لەو ژەمانەی کە دێن. ئەمە لە ڕادەبەدەر گرنگە بۆ نەخۆشەکان بۆ ئەوەی بتوانن پێداویستەکانی هەزاران کەس دابین بکەن ئەوانەی لە بەردەم دەرگاکانیاندا کۆبوونەتەوە و چاوەڕێی وەرگرتنی هاوکاری پزیشکی دەکەن. شەڕەکان ژیانی زیاتر لە 600,000 منداڵی سوودانی کەم خۆراکی خستوەتە مەترسیەوە. ئەو منداڵانە بەر لە شەڕەکە خۆیان بەدەست کەم خۆراکی دژوارەوە دەیان ناڵان. ئێمە دەزانین پێش ئەم قەیرانە زیاتر لە 15 ملیۆن کەس پێویستیان بە هاوکاری مرۆیی هەبوو کە 8 ملیۆنیان منداڵ بوون. هەموو بردومانەکانی ئاسمانی، هێرشەکان بۆ سەردامەزراوەکان، هێرشەکان بۆ سەر ژێرخانی تۆڕی ئاو لە ناوبردننی ڤاکسینە گرنگەکان ئەو ژمارەیە بەرەو هەڵکشان دەبات. سوودانیەکان ئەوانەی خاوەنی دوو ڕێگەزنامەن ڕویان لە پۆرت سوودان کردووە بە هیوای ئەوەی بگوێزێنەوە بۆ دەرەوەی وڵات. ئەگەر پاسپۆرتی بیانیت هەبێت یان هەر شتێکە لە ڕاستیدا دەرفەتی دەرچوونت لە سوودان بۆ بڕەخسێنێت ئەو دەرفەتە دەقۆزیتەوە هەر بۆیە هەمووان لێرە ئەو پەڕی هەوڵی خۆیان دەدەن بۆ ئەوەی لە سوودان دەربچن. زۆرێک لە ئاوارەکانی ناوخۆ بۆ شوێنی داڵدەدان و خواردن دەبێت پشت بە بەخشندەیی کەسانی نەناسراو ببەستن. نەحمەد جەبەل سەید حەسەن دانیشتووی وادی حەلفە لە نزیک سنووری میسر نان بۆ ئاوارەکان دروست دەکات. دەرگامان کراوەیە و پێشوازی لە هەر میوانێک دەکەین کە هەڕوومان تێدەکات. تەنها هیوام ئەوەیە یەزان ئەم جەنگانە ڕاگرێت و ئەو دوولایانە لەسەر چارەسەرکردنی دۆخەکە ڕێک بکەون. نەتەوەی گرتوەکان مەزەندە دەکات 75,000 کەس بەهۆی شەڕەوە لە خەرتوم و دارفور و ناوچەکانی دیکەی وڵات ئاوارەی ناوخۆ بووبن. بۆ ڤێرۆنیکا بۆڵدارس ئیگلیسیاس سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.
جمعه هشت طباخه پاور دما فرماندار تكساس دز دایا و گوهاستنا پرابنان بنف سنورین ولایت ایلینوی بیچ آگهداری پتر جهشت هزار پنابر گشتنا باجاری شیکاگو بتنی نها او دروشک دجواره جیانی دجین. بنگهن پولیسان سرانسری شیکاگو بوین مالن دمگین پنابران ین کوچ جهگنینن بچنه هندک جوانان جنین دو جانن زاروگن بشیرن نخوشن گل بنگهن سار سر عرد رقماینه جبركو مجه بو نمایه او یک گلکی جمره زحمت بویه روزانه 125 کوچبرتن و هم پیشبینی اوه که دکن که هجمار گلک مزن ببه برپرسن باجر دبیجن جهی و هشت وره زیدتری 8,000 کوچبر گهشتین شیکاگو دماغو پارزگار ولایت تکساس دست به هنارتنا پاساین پری پنابران جسنوران بو شیکاگو کری به آگهداریان هفکاریک دمکی دا باجر وان لایت فود نامه اکش بو پارزگار آپود نویسی و تیدا گود بو از دیسان بانک لودکم و دا خواست جودکم گو هندز جوه کریارا نمروفانه و مطرسیدار بردن افشارکی سیاسیه و او کوچبران بکارتینن وان پنابران وکو لیستوک بکارتینن و چه نابه و صابه هر و ثابت نامه خویا دریج دا گودی کو شیکاگو یا دراوشکا آلوز دا و دشیان مدانین امبریکا اولا ریکوپیک و برومت خلقی ورگیرین و منچو پناگه جهیان جی جافگانی گادینین و بجهگرن اوه هجمارا زیده پنابران باجر پیشبینی خرابتر بو وراوشان آسایید گد پشتیب دومایی هادنا یا سای پندمیه یا بناوه یا سایا 42 یا گود چند روژن بید داده بدماهی هید نها مهری کم 40,000 پنابر لسر سینور هنه رنگ کو گلک جوان بین شیکاگو و هین باجر چه پلانک بو هاتنا وانینه ما دمها ایلون دا پلانک پیشکش کر و باجر هین چه کارک نکریه برپرس بودجه باجر را گهاند که به تخمینی شیکاگو دی پتوی بزیدتری 20 میلیون دلار بید دمه هکه تنه تماح زیرانه جبو پیشگیری کرنه هاتنا کوچبران دیگل که 800 میلیون دلار جپاره فدرالی بو کریزا کوچبران سرانسری ولات هاتیه ترخان کرن لیتانو که چشتک بو شیکاگو نه هاتیه شاندن هاتین مایی دنگ امریکا دنگی امریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە دگل گرم بونا کمپینن هەڵبژارتنا لە تورکیا کاربدەستین پایەبڵندین دەست هەڵاتدار دەبێژن کو هەڵبژارتن هەوڵا دەربەکە سیاسیا ڕۆژ ئاوایە لە دژی تورکیا و داخوازە گوهارتنا سیستەمی سەرۆکاتیەژی ئەو بخۆژی دەربەک دیە چما ئەفراگەهاندن لە ڤیدەمی تێندان و کیڤان ڕاگەهاندنان دەدا هەفکار ئۆزدەمیە ساکنە هەڵستودی بەمەڕێ و پێداچوونی ببە سەروان ڕاگەهاندناندا کریە ئۆزدەم کیڤان گوتنا دەبێژە و چما به اف هر دو داخویانی گرین کو تنه 11 روزمایه جهل بجارتن ترکیه داخل یک وزیر نافخواه یه ترکیه سلیمان سویل در روز بره دابو کو اف هلبجارتن چارده گلانسی هولا سیاسی یا جب پیشگیری ولایت روجاوا دیجی ترکیه دو شویجی سر شورمند سروک اردوغان مهمت اوچون کجه حقوق سیاست حقوق ایجی بر پرسه گوت کو داخوازا اپوزیسیونی کو گوهرتنا سیستما سروکتی دیجی سرخبون و سرفرازی ترکیه ما بس چیه داخل دبیجه کو جبر اوچم گوت کو جبر کو د سیستم پارلمانتوی ده بریار به نقاش کردن و به هفگرتنا تواهی کابینه تگرتن لید سیستم سروکتی ده داخل وکی ترجیزانی یک کس دستلات داره بخواه و بریاره کار زودتر بده شورمند اردوغان جی باليدك شينه كو اف سيستما جيبو پیشکتنا ترکیه سیستمک باشتره کو بریارا زودتر بده و زودتر تکه مریته لی
داخوازا اپوزیسیونی هولک دربیه ویجی اوساوکی وزیر نافخه بنافکر و گوت کو دوی جبو اولهی او آرامیا ترکیه سیستما سروکوماریه نگوهره كما خجار اخلوجي قلت يكو لدهروجن داويين هالبجاتنا يعني دهروجان بري هالبجاتنا وكارن خراب بين انجام دان ويتشي بلقاها يعني شما وصاد بيجان براستی دوی درباره ده گلک وی هورگولی ندال سرویا لی ایروز ساعتک بره الیکاری وی پرس کنفرانس اکل درخست او گفت کو گلک آگاهی ده دستمه ده هنه کو به تایبشی وزیر نافخه سلیمان سولی یکنی یک تیمک جودای دیجی لیجنه هلبیجارتنان آوا کریانن دناف وزارت آخده او دخوازه به سیستم کامپیوتری سوفتویر دبیجن به انگلیزی وانا هلبیجارتنا بشوپینه و دبکو انجامین هلبیجارتنا بگوهرینه ویوکی توجی دزانی او ایدای گرانه و جدیت گرینته او سخویاد که کو داخل ام هر کو نیزی هلبیجارتنا ببن و ده روزن داویده اوی نقاشن سر اولهی صندوقان و ev iddiayın oppozisyonu و حکومتی زیادتر و تنتر ببه. الجالك جي هتشتي واسع تشيد بلو الأمريكا هتشتي واسع بن مدين هرجعتنا ترامب دقال بايدن دماكو بايدن بري لوراتين جيهاني جي قالك لهن كو واسع ديار دكن كو بونمونا نسركتنا وان نمسو غرافان دي عاد لكن اف وسط يشرو فاكرين لتركيا يعني بري من يعني براسيت خالق جلك جرين بس نشانكر جلك نيفيسكار ايرو لتركيا دي بيجنكو اف سيستما كل هلبجارتين امريكا ده هاتن بركارانين كاردستين iddiaya evle kardeşin Erdoğan ji de hevil o amadekariye daneku desverdanek usa le Türkiye ji pek vere. واسلم قالك سباس. Gelek spas daxil. هلا آمدي كامبينا حد بجاتنا تشاوا بالريفا دتشابريس زي جيلان هفسلوكي هذا بي آمدي وبربرسي كامبينا حد بجاتنا لباجار نهار الصبح بمرة كي زياد قال كي سباس جبو دمي وما دخاس أم بزان كامبين لور جبو حد بجاتنا تشاوا بالريفا دتشا. سلاف جبو تماشاوان نهجا کامپانیا ما پر خورد در واسطه آمد 2 میلیون شینیوی هنه و همان وقتی ده 17 نافچه وی هنه 4 نافچه ناوندی 13 نافچه جی نافچه می دروانه جی 14 گلان را ما 12 روش ام آرمانج دکن که بگیجن 2 میلیون انسان خواه 2 میلیون شینین خواه به 12 وکیل خوره به 12 نامزد خوره ام هیدی نابجن نامزد ام دبیجن وکیل ام بابا يعني باورم كويدر كابن ويدهال بجاتنا دار كابن درستن ام به 12 وکیل خوره بريخستنا خويا هدف را بريخستنا خويا بارتيا چپن کسره بريخستنا خويا بارتيا هرم دموکراتیک را و چقص سازی سیویل این دوستن ما هوان ما هنه استقارن بجم تنش بو آمده ما جخوا 20 جی ما هنه نافچه ما ریخستنین ما 6 نزی هفته جی ما بروی هلبجارتن وکریه ام مال بمال گند بگند اصناف به اصناف ام گل خوا زیارت دکن داریا دکن و نرین خوا به گل خوا را دکن ام دبیجن گره ام 14 ماه سیستم AKP و MHP خلاص ببن پیشیا آشتیکی برومت پیشیا آزادیه هم جبو کردا هم جبو تباهی بشن جواک این کردستان و ترکیه و بکن بعد كي زاد يعني دم داوي دا قالك ان دامن واحد نقرتن يعني ام دبيجن نامزدو ان دامن واحد نقرتن يعني انشدكن وين چندي كاريگري اخو خراب هيا لسر مثلا بجاتنان وانشدكن جبوكو اولا آزاد كرن بالدستور و از تحبوك بحثا هالبجارتنين 2015 بكم اگر بكرتي كي زاد شكو ما قالك بسيار هنا اگر بكرتي
فرمو یک هواککی AKP ji bo ku seçimê qezanc bike di 2015 de bomba teqan bi seda însanê me jiyana xwe ji dest da vî hilbijartinê da jî êrişê partiya me dike bi 10,000 endamê me di zindanê dane bi 10,000 endamê me koçberin û bi 10,000 endamê me jî bi cezakirinê re rûbirû hêştine lê tev û wî jî nikarbûn îrada me bişkînin, nikarbûn îradeya gelê Kurd bişkînin, nikarbûn îradeya siyaseta demokratîk bişkînin. Rast e zorî û zehmetî heye lê em xebatê xwe jî bi xurtî didin meşandin. Em dibêjin gel Kurd be ew nikarin lêstikên hilbijartinê bînin pêşiya gel dayın. Kekî Ziyad iddiayên wê hene ku sindokên dengdanê bingehên dengdanê neparastîne hinek layan wesa dibêjin rast e û nê çi bikin yani wê çi bêkirin heta ku werin parastin ji bo hilbijartinek azad werekirin. Rojnamevanên wekî we kirin em vê bersîvê didin. Hêza herî mezin gel bixwe ye, îradeya herî mezin gel bixwe ye, em ê bi hêza gelê xwe dibistan bi dibistan biparêzin, navçe bi navçe biparêzin û sindok bi sindok em ê sindoqa biparêzin, em jî ra dibêjin nusheya îmzekiriya dawî ethanê bigîje lêjneya hilbijartinê em ê wan nusheya wan encamên hilbijartinê biparêzin û bigîjînin lêjneyên eleqedar. Rastî em jî pir bi rêxistin kirîne, rêxistina opozisyonê ê dervay me jî rêxistin kirîne em ê sindoqa ji faşîzma AKP û MHP karibin biparêzin. كاكي زياد رادارن AKP هناك جي غوتيا كو اتفاقا كدو آزادية پشتگیریا جهابي و کلجدار اغلو دكا جي انجامي پیمانك و شارتي دنيا برا ودا و هدفي و جهابي دا افراست يعني پیمانك و شارتي هي يعني تو پیمانکی دناوا مو تو کسی را نینه ام بتکوشینا خو گیشتنا مرحله ایروین ام باورن بتکوشین جی او آشتی وره وی ولاتی جبوک ام گل کرد و کردستان و ترکیه جی فاشیزما AKP و MHP خلاص بکن ام سروکوماری دا دنگ خو بدن کلشدار اولی وکیدن ام پارتیا چپن کسب بکن اراده وکیدن ام yeşil sol partiye bikin irade u dengê xwe jî bidin partiya çepên kes ji bo ku em karibin iradeyekî pir xurt bişînin parlamentoyê. Başekek ziyad babetek dî jî heye ew jî hinek kesan pêşbîniyan dê kirine ku ranga Erdogan eger dernekeve encaman red bike. Tu ji vê re çi dibêjî? Dîroka dewleta Tirkiye xeterekî wiha nikare helbigire. خطرێکی پڕ مەزنە تەنێ کورد و تورکا ئاژی کورد و دەولەتێ ناینە هەمبەری هەف تورک و تورکاژی تینە هەمبەری هەف دەولەتێ و گەل تینە هەمبەری هەف ناخۆکیەکی پڕ مەزن دەرقینە هۆلێ تەهلیکەیەکی پڕ مەزنە نه ئەردۆغان نه MHP تو کەس نکارە ji binê wî xeterebûniyê xwe rizgar bike ji ber wî yekê niha de em dibêjin wenda kirine û mecbûrin jî berda. بريس زياد جيلان هف سلوكي هدف الآمدي وبربرسي كامبين هالبجاتنا نور أم قال كي سباس يتدكن أم جوارا سباس دكن سلافي خد بيشن سباس قالوا قرتنا ويجمارا زورا رجنا مفانان لدمي هالبجاتنين تركيا بتش أرمانجي بويا روشاوان تشاوايا هول جبو آزاد كرناوان تيدان بلال گلدم سرنویسکاری کردی آژانسا نوچین مزوپتامیا نها بمریا که بلال دم باش یعنی هم دخواز بزن که اون السروان اپراسیونان چد بیجن و روشوان هوال الوین گرتی اون زانن چاوایا اون وانا دبینن یعنی نه دباوجی خوش و شان خوش از باورم پروبلم دنگو دیمن داتونه باشه ببورا دنگت باشه و دیمانت جی باشه فرمو هرج درسته باشه شوار رزدار زیاد جیلان امجن پیواجوه سیاسی نرخاندو لترکیه لباکوری کردستان چه دقومه مخابن جوان زختن جوان فشارن کو وک فشارن اقتدار دن پناسه کرن چاپمنیا آزاد یا کردجی پاراخواه جوان دگره کو
سری هفته کش 25 نیسان و حتی نه دو اپراسیون لسر حوالن ما روزنامه‌وان ادیتورن ما هفسروکا کمال روزنامه‌وان عادیش دفرات هات لدرخستن روزا اولی 25 نیسان لسردوزگری کمالیا آمده لپرسینک دایر دست بگیرن و چارچوبه لپرسینک دا روزنامه‌وان حقوقسان هنرمند نونر رخصتن سیویل و سیاستمدار جدناو دا 145 کس هاتبون بچاپ کردن جوانا 54 کس هاتن گرتن 91 کس هاتن بردن دنوان 91 کسان دا بگمان 5 حواله می روزنامه‌وان جی هبون عبدالرحمن گویک، محمد شاه اوروچ، بریتان جان özel میکائیل بارود و رمزی آکایا وانا حواله می خباته بون یکسر مروت کاره هکر دستوره و جهه به مروت کاره نوچه و دیمن و ونین که عبدالرحمن گوک گتیا او وک روزنامه‌وانی که لقاده باکوری کردستان کردستان تبعی کردستان ترکیه و امبیجن حتی دنوا کردن آمریکای دا رای گشتی یا اروپای دا جیت ناسین که او بگل نوچه قوی تناسین او 2017 نوروزا آمده گلیا کو خوندکارن زنگی کمال کورکو هات بو قتل کردن و گلیه 28 کاره و نه گشتناوی اثبات کرد او داخویانین امیت و والیتیت دروان به وی فوتوگراف بوان نچان مورا و لروجه کاکی بلال هاتنه بنچاپ کردن هاتنه دست سر کردن iddiaya wan çiye, iddiaya ka şember, delile ka şember embejin dideste dozgar u dadgaran da tüne. Dina bawan da beguman havale meydin, çend havale meydin ki rožnamevan hebun ev hatin berdan. باشا كاكي بلال از دخوازم ما بسيار هنا قرب بدي ما بكورتي بارسبا ما بدي ما دخوازم بزان كاني راستا سداد الماز لقورا هندا قلت نهات يا اشكنجدان وروشا وتشج لسر روشاوي دزانن بلکه کوازوان بسرویش باید مخابن و صد مخابن یعنی مهجا ما نرازی بون و پروتستوین لدیجی اپراسیونا 25 نیسانه لدار دخست نه مخابن صبح 29 نیسانه یعنی روزا شمیه بوری دیسا د چارچوبیا بله كاكي بلال نزل دنگی تا خود بو دنگی من تيكا كي بلال ديارا بيواندي عماد قال بلال قلدم هاتبرين سكايباوي راوستيا بحثي روشا روزنامه‌وان تكونوا كا اتش او كاسين قرتي متايباجي لي فيدامي تشمعتين قرتن و روزنامه‌وان كمان هاي عنجي ادعاها كوتين اشكن جدان روشاوان شاب مخاب نيفا بيواندي بويرا هات قلت ديارا لدرهنان دي بيجنكو او فغاريا بكرتي دنگت هات بري من دخواز بزانم كون راستا صدادي المس هاتي اشكن جدان روشاوي چاجكو ما هي وقت ما جيل كي كرتا تكايك كي بلا وقتكم بقولتيجا مدن بدن السرمان حواله خو منی خواست کرد من چه وان چت کرد حواله ما ادیتور آژانس مزوپوتامیا کو ازوی به سالانه هبرات رفتن هر وا هفسروکا کوملا روزنامه‌وان عادی دفرات دیجه مفتوغلو و سبها 29 سال هاتن بن چاپرد چارچوبه اپراسیون کی سردوزگر کومالیا انقره دا در روزان آمده هاتن راگرتن دو هنا بیر دماغو صدات و دیجله مفتوغ و دگو هزین انقرش بوک ifade وان وراگرتن دماغو پلیسین آمده رادستی پلیسین انقره کن پلیسی کی ال انقره وظیفه داره بحینه کی لسر صدات الماس خو و اشکنجه هتکه صدات الماس برگا پارزر خود دستشان دکر کو گوهی اشایا و اشاوی همیه كاكي بلال وكو اجانسا كان نافدار انو تشان لتركيا ونشدي كنجيبو جيهان بي بحسيكو روزنامه‌وان و هوالي نوا د سازيا لوچان دا ميزوبوتاميا غرتينا ونشدي كنجيبو ورن آزاد كن جيبو كو جيهان بي بحسكو او غرتينا دسپیک دا ام همو ادعای کو دوزگر و دادگر دسپیر حواله ما روزنامه‌وان امرات دکن او روزنامه‌وان اون کار فعالیت خبات روزنامه‌وانی دکن
هەوڵ دەدن و دەنگ و ڕەنگێ گەلێ کورد و بساڵانە بندەستە تو ناسنەماوان نە زمانێوان نە چانداوان نە سیاسەتەوان نایە قبولکردن و ئەم بڕاگەهاندنا خۆ بجیهانێ برایە گشتی بدن قبولکردن ئەم لەگەل گەلێ کورد ئەم دەنگ و ڕەنگێ نەتەوێن دەژی چاند و زمانێ دەژی ئەم توازن ڕاگەهێنن لەسەر حقیقەتێ و وەشانگەریەکە حقیقەتی ئەم دکن لێ مخابن بەر هەلبژاردنەیە و حکوومەت ئیقتیدار نەکردوازە زەفت لەسەر چاپەمەنی بکە دەنگێ کوردان دەنگێ ڕاگەهاندنا کورداژی خۆ بکە ئەم دزانن وەکە مخالفەتی ئۆپۆزیسیۆنێکی دەستنیشان کرد ئەم ئۆپەراسیۆنا هەلبژاردنەیە ئیجار ئەم هەواڵێن نەکوهاتنە گرتن تەنێ خەبات و فعالیەتێن وانە ڕۆژنەمەوانی و ڕۆژنامەگەری بووە ڕاگەهاندن بووە مخابن دەمێکە درێژە لە ترکیە ڕۆژنامەوان چاپەمەنیا کورد دەبن زەخت و زۆرداریەدایە وەکە کو هەواڵێمە عەبدوڕەحمان و سەداتی گوت ئەگەر کو نەژمەبە کەسی ڕۆبۆسکی کەسی ئیشکەنجار شەپەتان کەسی کەمال کورکوت هەروها دیسا گەلێک بنپێکردنێن مافان دیسا گەلێک بویێرێن ئیشکەنجێ دیسا گەلێک نەحەقیان کوردان و جواگێ تێگرتن وێن نەهاتە بیستن ئیجار پشتەوانیا کوشبووی مەجی تێکردن پشتەوانیەکە هەندگە چما هەندگە یعنی ئەم هەموو ئەوەیە ئەم هەموو هەودانن پەلگۆری دەرفەتێن خۆی گەنجی ئەم دخوازن جودایی نەکە بناوار ڕۆژنامەوانێن گەلکی سپاس بۆ دەمێتە بلال گولدەم سەرویسکاری کوردی ئاژانسا نووچین موزوپتامیا بمەڕەبوو گەلکی سپاس بەس خۆش زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان لە گۆڕە داخویانەکە دوهی دووشەمبێ پشتی کۆبوونەکە گرنگە دیپلۆماتکارن وڵاتێن عەرەبان بە مەبەستە داڕشتنە نەخشەڕێکێکی ji بۆ داوی ئینانە شەڕێ 12 ساڵی سووریا ڕازی بوو لەسەر ئالیکاریە ڕاوەستاندنە بازرگانیە مادێن هوژبەر بەسەر سنوورێ نوێرە دیگەل ئوردن و عێراقی وەزیرین دەرڤین سووریا مسر عێراق سعودیە و ئوردنی لە عەمان پایتەختی ئوردنی کۆم بوون و دانوستاندن کردن لەسەر چاوانیە ئاساییکردنا پەیوەندیان دیگەل سووریا دە چارچۆڤێ لە هەفاتنەکە سیاسیدا ji شەڕی ku ev welat parçe kiriye û dabeş kiriye. Ev yekem danûstandina hikûmeta Sûrî bû digel welatên komkara Ereban piştî ku endametiya Sûriya di komkarê de hatî rawestandin li sala 2011. Piştî civînê Wezîrê Derve Ordinê got ew civîn destpêk bû û prosedê berdewam be ji bo dawî înana şerî û nakokiyan li Sûriya. بەپێی راپۆرتەکان هێشتا هێرشت بە مادەی کیمیایی کە دەبنە هۆی ژەهراویکردنی کچان لە ئێران دەکرێت. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی هەنگاو بۆ مەفەکانی مرۆڤ لە ئێران ئەمڕۆ سێشەمە هێرشێکی بە مادەی کیمیایی کراوتە سەر قوتابخانەی سەرەتایی کچانی ساڵح حەلیم محەممەدی لە شاری بانە. جگە لە بانەش خوێندگاکانی شارەکانی دیواندەر سەقەز و ورمێ بوونە ئامانجی ئەم ڕەنگە هێریشانە. جیا لە هێرشی بە مادەی کیمیایی لەسەر خوێندنگاکانی کچان لە ئێران پرسیاری ئەوە دەکرێت ئایا شۆڕەشی ژینە ئەمینی بە چ گەیشت کە بکرا کۆتایی پێهات یانش لە قۆناغێکی جیاوازدایە. دڵنیا ڕەحیم زادە چالاکوانی سیاسی ڕاستەخۆ لە ستۆکۆڵم لەگەڵماندا زۆر سوپاس. دڵنیا خانم بابەتی یەکەم بابەتی ژەهراویکردنی کچان دەست پێ بکەین. ئەم هەواڵانە چین دەتوانی پشتڕاست بکەیت کە ئەم شتانە بووە کە لە ڕێکخراوەکان دەگەن؟ سڵاو ڕێزم هەیە بۆیە و بینەرانتان. بەڵێ ماوەی 2 مانگ دەبێت کە بە هێرشی شیمیایی دەکرێتە سەر قوتابخانەکان وە زیاتریشیان قوتابخانەی کچانن لە تقریباً 28 پارێزگای ئێران زیاتر لە 200 کەس توش بوون و تا ئێستاش ئاماری 1 کەس هەیە کە گیانی لەدەستدا بێت. بەڵێ ئەو هێرشانە دەکرێتە سەر قوتابخانەکان و بە پێی بڵاوکراوەکان بە تایبەتی بۆ کۆماری ئیسلامی ئێران کە
ماوەی 2 مانگ ماوەیەکە کە دەتوانێت بەلانی کەمەوە بڕێک زانیاری زیاتر بخاتە بەردەستی خەڵک بەڵام هەتا ئێستا چەندین ڕاگەیاندنی داوەتە دەرەوە و لە ڕاگەیاندنەکانە هیچ زانیاریەکی تازەوە تەنانەت ناڵێ لە چ مادەیەکی کیمیایی ئیسفادە دەکرێت و بەکار دەهێنرێ بۆ هێرشی شیمیایی بۆ سەر ئەو قوتابخانە. باشە لایەنەکانی ناحکومەتی بۆ ناتوانن شتێک لەوە بزانن. هیچ کەس زانیاری ورد ناداتە دەرەوە لە ڕاستیدا ئەوەی کە بۆچی زانیاریەکی ورد و دقیق بڵاو نابێتەوە دەگەڕێتەوە بۆ 2 حاڵەت یاخود حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لە ناو خۆیدا دیارە تقریبا چەند ساڵەوە پێشەوە بڵین کەلێنێک کەوتوتە نێوان جناحە جۆر بە جۆرەکانی ناو حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانەوە جا ئەم هێرشە شیمیایە یاخود کاری یەکێک لەو جناحانەیە و ئەو جناحە سەر بە ئیطلاعات و سپا و لایەنی هەرە سەرەوەی کۆماری ئیسلامیە و دەیانەوێت بە تایبەتی کە لە پێشووترەکاندا ئەم ڕێگەیە ئەم ڕەوشە بەکارهێنراوە لە رووسیا ئەو ڕەوشە بەکارهێنراوە بۆ تەسویدکردنی قدرەت و هێزی کاگێبێ و پوتین بە تایبەتی و لە سەرکارمانەوەی پوتین ئەم شێوە دروستکردنی ڕعب و وەحشەت و ترس لە ناو خەڵکدا شێوەیەکە کە کاتی خۆی رووسیا بەکاری هێنا و بەشێک لە کاگێبێ بەکاری هێناوە ئێستش دەشوبهێنرێ بەوەی کە بەشێک لە ئیطلاعات و سپا ئەمە بەکار بێنن بۆ ئەوەی کە ترس و وحشت دروستکەن و بەڵام قوربانی یەکەم کچەکانن ئەوانەی بێگوناحن بەڵێ بەداخەوە لەبەرەوەی کە خەڵک کەمترین هەزینەی هەیە بۆ دەوڵەت دەتوانێت لە ڕێگەیەکی ترەوە خۆی تەسبیتکە ئێرعاب ترس و وحشت دروستکە دەتوانێت بەڵام خەڵک کەمترین هەزینەی هەیە بۆ هیچ مەسئولیەتێکی لە قباڵی خەڵکدا نییە. لە درێژایی مێژووی هاتنە سەرکاری خۆیدەوە کۆماری ئیسلامی بەردەوام لەسەر خەڵک تحریمەکان کرا فشاری بۆ خەڵک هێنا لە لایەکی ترە ئەو هێرشانە کرا فشاری بۆ خەڵک هێنا یعنی خەڵکی تووشی هێرشی کیمیایی بە شێوەی جۆر بە جۆر هەموو هۆناغەکان و کارەکاندا ئەو خەڵک نیشانە دەگرێت بۆی کە ئەو خەڵک بۆ ئەو کەم هەزینەترینن بەڵام ئەگەر ئیزن فەرموو هەموو حاکمیەت دەستی کردووە بە تۆڵەسەندنەوە لە کچانی قوتابخانەکان بە تایبەتی لەبەرەوەی کە ئاڵا هەڵگری شۆڕشی ژن ژیان ئازادی بوون بۆیە دەکرێت هەموو حاکمیەت ئەمە دەستیان دابێتە هێرشی شیمیایی بۆ سەر قوتابخانەکان. ئەوە هاوکارن وێنەکانی شۆڕشی ژینە ئەمینی و وێنەکانی ژیناش لەسەر شاشەدا دەنێن بۆیە بابەتەکە دەگۆڕم دەگەمە بابەتی شۆڕشی ژینە ئەمینیە چی بەسەر هات کۆتایی پێ هات کە بکرا لە قۆناغێکی تری نوێدایە ئەتوانێت چی ما پێ بڵێ؟ شۆڕشی ژینە و شۆڕشی ژن ژیان ئازادی بەردەوامە. هەموو دەیبینین بڵاوکراوەکان بە جوانی هەست پێ دەکرێت لە قۆناغێکی تری خۆیدایە لە ڕاستیدا بەڵێ بە هاتنە دەرەوەی بەرینی خەڵک دەستی پێکرد ماوەیەک پاوسێکی کورت دروست بوو لەوانەیە کەمتر بوو بێتەوە هاتنە دەرەوەکان بەڵام ئەوە ئێستا دەبینین خەڵک بەردەوام لە خیابانەکان و لە دەرەوەن و لە شاقامەکان خەریکن ناڕزایەتی خۆیان بە شێوەی جۆر بە جۆر دەردەبڕن لە لایەکی ترەوە ئێمە دەبینین ئەوەی کە بە نافەرمانی مەدەنی ناوزەت دەکرێت چ بە شێوەی حیجاب لابردن بێت چ بە شێوەی پیاوان هەیە حیجاب دەکەنە سەریان بە شێوەی بۆ ئەوەی کە ناڕزایەتی خۆیان دەرببڕن یاخود لە چەند مەوردێکیشدا بینیمانە خەڵک ناڕەحەتی و بغزی خۆیان بەسەر کوشتنی ئاخوندەکان یا مەلاشیعەکاندا ئەوانە بیندراوە لە لایەکی کردرەوە بیندراوە نوێنەری حکوومەت لە سیستان و بەلوچستان هێرش کراوەتە سەری و کوژراوە ینی ئەمانە هەموو لە درێژەی ئەو شۆڕشەدایە دوێنەکە و ئەمڕۆ کەش خەڵک لە خیابان بوون بە بۆنەی ڕۆژی کرێکارەوە دڵنیاخان تۆ باسی کوشتنی مەلاکان کرد دەوتری کە 3-4 مەلای کوژراون ئەوانن کە دژی ئەم شتانەی کە ئێمە باسەکەین ڕاوەستاون هۆی کوشتنەکەیان
هەر وەک دەزانن حجابی زۆرم لێ یەکێک لە پایە ئەسلەکانی کۆماری ئیسلامیە و یەکێک لە ئەو شتانەشە کە شۆڕشی ژیان ئازادی و شۆڕشی ژینابەوە دەستی پێکرد ئەویشەوە بوو بیانوگرتن بە حجابی ژینا بوو. ئەم قانونە ئەم یاسایی کە لە کۆماری ئیسلامی تەسبیت کراوە عاملی ئەسلیەکەی مەلای شیعەکانن. لە ڕاستیدا ئەوانن کە بەدەستێوەردان لە سیاست ئەم یاسایان چەسپاندووە. خەڵک ناڕەحەتیەکانی خۆیان دۆخی نالەباری خۆیان لە چاو ئەوان دەبینن. پێیان وایە ئەگەر ئەوان تەداخلی سیاست نەکەن، تێکەڵی سیاست نەبن و قانون و یاسای کۆماری ئیسلامی ئێران بە پێی شەریعەتی ئیسلامی نەبێت، یاخود ئەو شەریعەتە ئیسلامیە شیعەیە کە لە ئێران پابەرجاوە بە گشتی شریعەتی ئیسلامی، یعنی دەوڵەتێکی سێکولار بێت، لەوانەیە خەڵک ئازادیەکی زۆرتریان بوو بێت، وەزع و بارودۆختیان لەم ئێستا زۆر باشتر وایە. بۆیە لە چاو ئەوانی دەبینن و لە ئەوڵەوە بە عەمامە پەرانی دەستی پێکرد. هەر لە هەر شوێنە مەلایەن دەبینی وەکو سوکاتی پێکردن عەمامەکەیان فڕێ دەدان. ئێستا بەڵام بەوەش هێن ناکەن، دووسێ مەلایەن دیوەدانەیەک کە بە هێرشیان کردۆتە سەر کوشتویانە، دانێکی تر بە ماشین بەسەریدا ڕۆیشتون. دڵنیا خانم کاتەکەمان زیاتر ڕێگەمان پێنادا. زۆر سوپاس دەکەم دڵنیا زیادە چالاکوانی سیاسی لە ستۆکهۆڵم لەگەڵ ماموو. زۆر سوپاس. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی. از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه. شوفێرانی باڵ هەڵگرەکان خۆپیشاندانێکیان ڕێک خست وەک نەڕەزایەتی لە بەرامبەر خراپی و باری ناسڵامەتی ڕێگای هەولێر سماقۆڵی. خۆپیشاندەران دەڵێن ئەو ڕێگایەکی مەترسیدارە بۆ گواستنەوەی کەلوپەل لە نێوان هەولێر و ناوچەکانی دیکەی وەکو قەزای ڕاپەڕین. پامێری دەنگی ئەمریکا ئەحمەد زێباری ئەم راپۆرتەی ناردووە. ڕێکخەری خۆپێشاندەرانی دانیشتوانی دۆڵی سماقۆڵیە مامۆستا شکار بەردام سەرقاڵی ڕێکخستنی کاروبارەکانی خۆپێشاندانەکەیە. بەهۆی تەنکەری نەوت و سیارەی بار هەڵگرەکانەوە هەم ئەو نەوتەی کە بە قاچاق دەبردرێ و دەفرۆشترێ کەس نازانی بۆ کوێ دەچیتن، بەو ڕێگە دەڕۆتن جادەکەمان وێران بووە. زۆر جار دەنجی خۆمان بەرز کردەوە، پەیامی خۆمان گەیاندە دەسەڵاتدارانی هەرێم، بەرپرسانی ئیداری هەرێمی کوردستان، بەڵام تا ئێستاشی لەگەڵدا بێ گویان نەگەێت بەڵێنیان پێداین، بەڵام بەڵێنەکانیان بێکردار بوو. دانیشتوانی زیاتر لە 15 گوندی دۆڵی سماقۆڵی سەر بە قەزای کۆیان. ڕێگای سەرەکی هەولێر سلێمانیان بەڕۆی تانکەر و ئۆتۆمبیلی بار هەڵگردا داخستووە و جمۆجۆلی بازرگانی لەم ڕێگەیەدا بە تەواوەتی وەستاوە. کاتێک باڵ هەڵگرێک دێتن ئەم ئەو باڵگرانەکە پێمان وتراوە بەڕێ نەکەین، لێکوانە ڕایان دەگرین و ئەوانە ئاگدار دەکەینەوە کە لێکوانە دەنگیان دەڕواتن، باڵەکان ڕادەگرین و ئاگداریان دەکەینەوە. ئەلێکوانش هەر کاتێ ئەوە نیشانەکانە ئەوە نیشانی هاتوویە، من کە لێکوانە ئەوم نیشانی ئەو بەرەدا یعنی ئەو بەرە ڕابوەستێ کە ئەو سەوزەشم نیشانی ئەو بەردا یعنی بابێتن. ڕووداوەکانی هاتوچۆ و خراپی ڕێگاکە و کەمی خزمەتگوزاریەکان وای لەم هاوڵاتیانە کردووە کە بە تەواوەتی نیگەران ببن و پەنا بۆ گرتنی ئەم ڕێگە سەرەکیە ببن. خۆپێشاندەران خێمەیان هەڵداوە و بەشێکیان بە شەو ڕۆژ لێرە دەمێننەوە و تەنها ڕێگە بە ئۆتۆمبیلی بار هەڵگر و تانکەر و جموجۆلی بازرگانی نادەن. سێ ماگە بە کۆی هاچۆ دەکەم، ئەوە 4 ڕۆژە لێرەوە هاچۆکەم لەبەرەوەی تڕێلە نەماوە، تڕێلە بۆ تەمەترسی بۆ گیانی هەموو هاوڵاتیان. من دەستخۆشیان لێکەم، سوپاسیانەکەم، هاوکاریشیان دەکەین، چی بە ئێمە بکرێ بۆشان دەکەین، دەبێ ئێمە بێن ئەلێرانە وەک ئەم برا بەڕێزانە شانبەشانیان بۆ سین هاوکاریان بین. خۆپێشاندەران داوایان دەکرد هەم ڕێگاکەیان بۆ چاک بکرێتەوە و هەمیش بکرێتە دووسایت. حکوومەتی یاریمی کوردستانیش بڕیاری دروستکردنی جۆتسایدی ڕێگای هەولێر کۆیەی دەرکردووە، بەڵام تا ئێستا نەچوتەواری جێبەجێکردنەوە. ئێمە بەردەوام شەو 24 سەعات لێرەینە. مامۆستا شکار سماقۆڵی دەڵێت بەردەوام دەبین لە خۆپێشاندانەکە
تا داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، دۆڵی سماقۆلی لە قەزای کۆیە. یەکێک لە سیما دیارەکان کە پارێزگای هەڵەبجەی پێدەناسرێتەوە زۆری ژمارەی ئەو ژنانەیە کە پۆستی ئیداریان هەیە. جیا لەمەش ئەم شارە مێژوویەکی دیرینی هەیە کە لە ڕابردووشدا ژنان پۆستیان هەبووە. پایامێری دەنگی ئەمریکا فەرحان هەورامان پێمان دەڵێتن کە ئێستاش خواستێکی زۆر هەیە لەلایەن ژنانەوە کە هەوڵ ئەدەن یان هاوشیوەی پیاوان بەشداری لە بەڕێوەبردننی ئیدارەکان بکەن. نزیکەی دەژن پۆستە باڵا ئیداریەکان لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەبن. ئەوان وەرگرتنی پۆستە ئیداریەکان بۆ توانەکانی خۆیان دەگێڕنەوە. ئەوەی جێ خۆشحاڵیە کە ئێستا ڕێژی ژنان لە سنووری پارێزگای هەڵەبجە وەکو بەڕێوەبەر و بەڕێبەرە گشتەکان لە زیادبوونایە. ئەتوانین بڵێن ئێستا نزیک بوونەتەوە لەو تموحەی کە هەمان بووە ڕێژەی ژن زۆر بێت و هیوادارین ئەو ژنانەش بە پێی توانا و لێهاتووی خۆیان دانراون بە پێی توانا و لێهاتووی خۆشیان بتوانن خزمەت بە پارێزگای هەڵەبجە بکەن. هەریەک لە سەرۆکی زانکۆ و قایمقامی هەڵەبجە و بەڕێوبەرە گشتەکانی گەشت و گوزار و شارەوانیەکان و مافی مرۆڤ و ڤێتەنەری و پەیمانگای تەکنیکی و ژن لە پلەی دادوەردا لە پارێزگای هەڵەبجەدا ئەرکی ئیدارە بەڕێوە دەبن. ڕاستە ئێمە ژنان کە لە هەڵەبجە لەوانەیە بوو بە بنمونەیەکی بەڕێوەبردننی ژنانە، بەڵام خودی خۆمان وەکو ژنان هەست بەو ژنێتیە ناکەین، تەنها وەکو بەرپرسیارەتیەک مامەڵە لەگەڵ پۆستەکانمان ناکەین، چونکە کاتێنە سەر کارەکانمان بێگومان ئێمە هەموو بەرگێکی ژنانە لە خۆمان دەکەینەوە تەنها و تەنها ئامانجمان خزمەتکردنە. لە مێژووی هەڵەبجەدا جگە لەم ژنانی کە ئێستا لە بەرپرسیارەتیدان چەندان ژنی دیکە هەبوون کە ڕۆڵی گەورەیان لە ئیدارە و ڕووداوە سیاسیەکاندا هەبووە. لە نمونەیان عادیلە خانم کە پیاوان و ژنانی هەڵەبجە بە کارکتەرێکی دیار ناوی دەبن. لەم سەردەمەشە بۆ ئێمە مانان وەکو ژنان من وەکو مامۆستایەکی خۆم سێری ئەەکەم ئەگەر بێت و مێژووی ژیانی عادیلە خانم بخوێنیتەوە خاڵ بە خاڵ ئەتوانی پێی سەرسان بێت و ئەتوانی لە ئێستەیە ئەو خاڵانە جێبەجێ بکەیت. ئافرەتی زۆر جیاواز و یەکەم خاوەن کاریزمایە و شخصیەتی زۆر بەهێز بووە کە توانێتی حکومڕانی عەشرەتی جاف کە یەکێک لە عەشرە زۆر نیوەی کورجافە. ئەمە زۆر زۆمیم ئافرەتێ ینی خۆتە زانی خێڵ لەو سەردەما لە ئاستی مەسەڵەن خوێنەواریەوە چۆن بوو. ژنانی هەڵەبجە چاویان لەوەیە ئەم بەرپرسیارەتیانەی کە وەریان گرتووە بەردەوامیان هەبێت. ئەم نمونەیەش بگوازێتەوە بۆ پارێزگاکانی دیکە. ئەوان دەڵێن هیچ جیاوازیەک لە بەڕێوەبردننی ئیدارەدا پەیوەست نییە بە جۆری جێندەرەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. کۆمەڵەکە کارسازین پۆڵەندی دەبێژن لە نەهمەهین پێشینی شەڕ رووسیا لە دژی ئۆکرانیان دەست بە دامەزراندنا 14,000 کەمپانیان کرد لە سەرانسەری پۆڵەندا. نەهات دەوڵەمەند و کارسازین ئۆکرانی دکارداریین بچووک و مەزندا هەنە و دکارن خزمەتا وڵاتی خوا بکەن لە دەمێک و ئەو شەڕی گراندەیە. وان چاوە ئەڤەکریا ئەمڤێ راپۆرتا دەنگی ئەمریکا ژە وارسۆ ببینن. ئینا یارۆوە دەگەل هەوژینێخوا 7 ساڵ بەرێ کۆچی پۆلۆنیایی kirin. Ji hingê êre ve wan kariya xwe li bazara Polonîya dijwar ragirin. Me li Polonyayê kafeya herî piçûk vekir. Pirtûkarê Koranya gînese jî vê yekê pişrast dike. û niha sê zincîreyên me hene: kafe, xwaringeh û bar. Li Polonya û Komara Çek. Dema ku dagirkirina berfirehya Rusyayê dest pê kirî, îna jî bû dilxwaz. Penaberên Ukraynî dikarin li qehvexaneya wê qehweya belaş wergirin. Ev her wiha hewl dide ku alîkariya karsazên Ukraynî bike ku tê kevin bazara Polonî. Yek ji wan derfetên wisa tu foruma karsaziyê ya bi navê vekî Ukraynayê wêrek çêbû. Me axaftvanên Ukraynî yên ku dê heta 15 salan li Polonyayê dijîn û li vir karsaziyên xwe dimeşînin wexwendin. Hinek di serê lîsteya karsazên Forbesê ya Polonî de ne. Ew dikarin ezmûna xwe di gel Ukrayniyên ku nû hatine parve bikin. Navê forumê li ser kampeyna ragihandinê ya netewî ya Ukraynayê hatiye pinavkirin. Wekî Ukraynayê wêrek bin. Armanc ew e ku balkişandina ser kalîteya ku Ukraynî herî zêde pê serbilindin. Wêrekî. Ji ber parastina xwe ya civakî Ewropî seqemgirtir û aramtirin.
Bervaji ve Ukrayni jiberku emnizanın sibetçi dibe neçarın ku bidomdari serpiya biminin uzu bir yaran bidin. Organizatora forume Natalya Panchenko dibêje serkeftina karsazên Ukraynî yên li derveyê welatê ji bo Ukraynayê pir girîng e. Dema ku kompanyek Ukraynayî teke ve bazara Polonî ew berfireh dibe. Piraniya karsaziyê berê li Ukrayna destpê kirine. Bi giştî aboriya Ukraynayê pêdivî bi diravan heye. û ev yek bingehîn e ku mirov vê aboriyê bi diravên ji Ewropayê destek bike. Ji ber ku bikirên li wêrê amade ne ku kelûpel û xizmetguzariyan bikirin. Mînakek kompanya barkêşiyê Nova Posta ku ji meha cotmeyê êre ve li Polonyayê kar dike. Vê kompanyê li seranserê welatê sih û yek şaxê xwe hene. îro armanca me ne ew e got em dê bazara Polonî de bibin lîstekvanê navdar. Em bêtir dixwazin got Ukrayna bê Polonya re girê bidin. Karsazên Polonî bê karsazên Ukraynî ve girê bidin. An jî weke mînake bikaribin Ukraynî bi karsazên li Polonyayê re girê bidin. Hemî dehatên ji foruma Be Brave Like Ukraine an jî vekî Ukraynayê wêrek bin tên bikarînan da ku ji bo nexweşxaneyên li Ukraynayê jeneratora bikirin. Armanc ev e ku bi bihayê $200,000 47 jeneratora bikirin. Raporta Leys Bekelets, Cetûzel deng Amerîka. ئاسب سواری و ڕمبازی سوارەکانی هەولێر چەمچەماڵ و گەرمیان و ناوچەکانی ترکۆ دەکاتەوە. ئەوان ڕوو لە ناوچەکانی دوور دەکەن، خیوەت هەڵدەدەن و ڕۆژێکی درێژ بە ڕمبازی بەسەر دەبن. ئەسپەکانیان بار دەکەن و خۆیان بۆ گەشتێکی درێژ ئامادە دەکەن. دار و ڕاخەر لەگەڵ خۆیان دەبەن و بەڕێ دەکەون تا ڕۆژێکی درێژ بە ئەسب سواری و ڕمبازی بەڕێ بکەن. لە هەموو شارەکانی سا ئەمڕۆ لە جەماعەتی هەولێر، جەماعەت کەلار، جەماعەتی چەمچەماڵ هەمومان کۆبووینەتەوە بەردەوام دێین. ئەم بۆنە و کۆبوونەوانە ئەکەین تەنها بۆ خۆشی و هەدەفمان زیاتر زیندووکردنەوەی ئەم کولتورەیە و تا بینیتانە جەنابتان خێمەمان هەڵداوە و بەخۆشی ئێوە ئەسپ و ماینەکانمان تاوە دەین. بەشێک لە ئەسب سوارەکانی هەولێر و گەرمیان و ناوچەکانی ترکۆ بوونەتەوە و ڕوو لە ناوچەی خانی ڕۆستەماغای نزیک قەزای چەمچەماڵ دەکەن بۆ ڕمبازی. ڕێگەکە بێئاستەنگ نییە. هەر گەشتنە شوێنی دیاریکراو ئەسپەکانیان دادەگرن و ئامادەی دەکەن بۆ ڕمبازی. سواری و ماین و هەست بەخێوکردن غەیری خۆشەویستی و برادەراتی نەبی هیچ کەی تێدا نییە و ئەو برادەراتیەش لێرە زیاتر بەوەی پتە دەبی کە خەرکەکەیە ئەمن لێرە لەوانەیە ئێستا چەند کەسەکەم ناسی نەمدەناسیم پێشترێ بەس ئەلێرە کە تەوقە و مسافعی دەکەی خۆشەویستی دەکەتە بینت ئەو دێ سەردانت دەکا خۆشیەکەی ماین و هەسب بەخێوکردن ئەوەیە زیاد. دوای تاوێکی باش لە ئەسب سواری و ڕمبازی خێوەت هەڵدەدەن و خۆیان بۆ شەوگار ئامادە دەکەن. ئاگر دەکەنەوە و خۆراک دەدەنە ئەسپەکانیشیان. ئەسب سواری تەنها ئارەزووە و ئەسب سوارەکانی ناوچەکانی گەیاندۆتە یەکتری. وڵی ئەمانە زۆر بێگمان دەگەنی لۆ من ئەم لە هەولێر هاتیمە داوت کرامە لە کەلات زۆر مای دڵخۆشیە فەسەشی بارە و هەموو دڵمان پێخۆشە و لە هەر شوێنێک گرنگ نییە کە دوورە کە ڕێیەکە نێزیکە میمەیە ئەمە کاتش خۆش دەبین سەر خەریکە شەو دادێت. ئاگر دەکەنەوە و خواردن ئامادە دەکەن. لە ژێر خێوەتی کوردەواریدا سفریان ڕاخستووە و نانێکی کوردەواری دەخۆن. دوای پشودان و نان خواردن دەست دەکەن بە هەڵپەڕین و گۆرانی وتن و شەوێکی پڕ لە خۆشی تێدەپەڕێنن. دڵشادەنوار دەنگی ئەمریکا خانی ڕۆستەماغا.
بێگومان ئەف شێوەیە ژیانی و ئەف ڕەنگی ئارەزووی وەکو دڵشاد دەبێژە بەدەست هەر کەسی ناکەوە. بهیڤیا دەمێن خۆش هەتا بەرنەما سبەهی یا کۆتکونەکشن هەر شاد و بەختەوەر بن و خۆدەحافیز.